ئەمڕۆ لە ڕۆژمێری جیهانیا وەک ڕۆژی بەرنگاربوونەوەی بە بیابانبوونی زەوی ناوی لێنراوە. یەکێک لەو کێشانەی کە دەوترێت خەریکە وردە بەرۆکی زۆرێک لە ناوچەکانەگرێت تەنانەت لای خۆشمان نابێت زۆر بە ئیسراحەت و بە ئارامی و پاڵی لێبێنەوە، چونکە لەوترێت لە لای ئێمەش لەوانەیە بەرۆکی ناوچەکانمان بگرێتەوە. بۆی کە لەسەر ئەم بابەتە قسە بکەن، لەسەر ئەم کێشەی بۆ ئەوە لە ئێستا بە شێوازێکی بەرفراوان قسەی لەسەرەکرێت، بۆ دەوترێت لە ئێستا یەکێک لە مەترسیدارترین بابەتەکانە کە لانەیە بەرۆکی ناوچەکان لەسەر گۆی زەوی بگرێتەوە. لەسەر ئەم بابەتە ئەدوێن هەر بۆیە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر باسط بورهانمان کردووە کە بەڕێزە پسپۆری ژینگە و کشت و کاڵت. دکتۆر باسط سڵاوە لێبێ زۆر بەخێر. بانو باش دکتۆر بەخێر بێ. سڵاو بۆ کورسات بۆ گرنگیدان مەوزوع. باستە هەر سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین کە ڕۆژێک دیاری کراوە بۆ کێشەیەکی گرنگ لەم جۆرە، بۆ ڕۆژێکیان بۆ دیاری کردووە و هەروەها ویستراوە لە ئەم ناونشانەیە کە دیاریکراوە تیش بخرێتە سەر چ بابەتێک تایبەت بە کێشەی بە بیابان بوونا. بەڵێ هەروە کازان لەبەر گرنگی ئەم مەوزوعە گەورەیە شتێکە کە ساڵانێکە لە ساڵی 92 تقریبا لە عالەما دەستی پێ کردووە لە 94 ئەم کۆنڤێنشنە بەڵام کۆنڤانسیۆنە دامەزرا و زۆرتر لە 189 وڵات لەو کاتەیە ممبرن یا بڵێ ئەندامن لەم عەقدە گەورەیە کە کراوە، ئەم ڕێکەوتنە گەورەی کە کراوە بۆ بەرهەنگاربوونەوەی بە بیابانبوون کە خۆی وڵات World Day یعنی ڕۆژی جیهانی بەرهەنگاربوونەوەی تو کۆمبات Convention of بەرهەنگاربوونەوەی بە بیابانبوون کە دراوت و هەروەها desertification. ئەم دوو وشەی دایمە پێکەوەیە، drought و desertification بە بیابانبوونە کۆمبات بڵین پێڵێن World WDCCDD. ئەمەیە کە هەر desertification لەکوێ لە وشکبوونەوەیە، ئێمە کاڵێن بە بیابانبوون شتێکە بەرامبەری دروستە بە دایمە وشکیە، ئەگەر شوێنێک ئاویت یابێت بە بیابان نابێت کەوابوو شتەکە چون لە عالەما دوای climate change ئەم گۆڕانکاریە گەورەیە کە لە عالەما خەریکە ئەکرێەوە ئێمەش بەڕاستی ناتوانین بە شێوەیەکی گەورە بەرەنگاری بینەوە، بەڵام ئەتوانین هەندێک باش سازی یان چاکسازی تیا بکەین کە زۆر بڵین ژیانی بوونەوەران یان دانیشتوانی سەرزەوی نەخاتە مەترسیەوە زۆر ئەتوانین هەندێک ئیش بکەین بۆ ئەم شتە. بەرحاڵ لە حەڤەی جوونە هەموو ساڵی ئەم شتە ئەکرێ سەلەبرێشنێک ئەکرێ بڵین ئیڤنتێک ئەکرێ هەر جارە بە میوانداری وڵاتێک پاربۆنمە کۆریا جنوبی بوو ئەم ساڵ لە کۆستاریکا لە ئەمریکای مرکزی ئەکرێ و هەر ئێستا سەعاتنەوەی بەیانی بە شێوەیەکی ئۆنلاین ئێستا ستریمی ئۆنلاینی هەیە تا 6 ئێوارە بەردەوامە ئەنواعی سیمیناراتە نزیکەی 32 کەس ئەمڕۆ قساکەن لەو شوێنەیە و ئەو شتانەی کە گرنگە باسی ئەەکەن کە چی بکەن بۆ دە ساڵی داهاتوو بۆ چ بەرنامەیەکیان هەبێ و چی بکەن لەسەرەوە قسە ئەکرێت. جا دکتۆر لەم ڕۆژەیە پێویستەکە بە شێوازێک بیت بکرێتەوە بۆ ئەم بەرەنگاربوونەوەی بە بیابانبوونی زەویە، چونکە ڕەنگە زۆربەی کات بیست بێتمان و بینی بێتمان کە بەداخەوە ڕەنگە زۆر گرنگی بۆ نادرێت کە ئەم بە بیابانبوونە بپارێزرێت، زۆر گرنگی بە زەویەکەمان نادرێت، زۆر لە ڕووی سەوزکردن و لە ڕووی گرنگیدان بە سەوزاییەکان کە هەیە پێویستەکە چی بکرێت. ئەو کەسانی کە لەسەر ئەم زەویە ئەژین هەر یەکێک لە لای خۆیەوە پێویستەکە چۆنی بەرەنگاری ئەم بە بیابانبوونی زەویە ببێتەوە. بەڵێ ڕوونکردنەوەی پێش هەموو شتێ بدەین کە یعنی وان نەزانرێت کە ئەڵێن بە بیابانبوون وەکو وڵاتێک وەکو سەحراکانی جنوبی ئەو شتانەی کە خۆی بیابانەکە بەرەبەر زیادەکە وانە هەر ئەم شارە سەوزەی ئەمە کە سەیرەکەن ئەتوانێت ئێستا دەسی پێکرد بە بیابان بوون. بە بیابان مانای ئەوە نیە کە بیابانێکی ئەم بیابانە کەم زۆرە بێت نەخێر هەر لە دیمەنێکی سەوزی جوانی ئەم وڵاتەیە کەم بەرەو بە بیابان بوون ئەڕوا بەداخەوە زۆر بەداخەوە لە وڵاتی ئێمەشا دەستی پێکردو ساڵانێکە بەڵام لەبەرەوەی کە هیچی بۆ ناکە خەریکە زۆر ئەبێ هەمومان لەوانەیە با پیران داپیران کەسانی بەتەم ببین کە بڵێن 30 ساڵ پێش ئەم شوێنە زۆر سەوز بێ سەوای نەماوە ئەمە سەرەتای بە بیابان بوونە کە ئێمە لە عیلما پێ بڵێن soil degradation خۆی ژینگە ئەکۆسیستەم لە گۆڕانکاریە ئەم گۆڕانکاری چی دروستێکە ئاو خاکە بە بیابانبوون لە خاکەوە دەست پێکە ئەم soil degradation-ەکە ئەمە لە عیلما باسیەکەین ئەوەیە کە ئەم خۆڵە productivity یان بە پیتی خۆی لە دەستەدا کە پرۆداکتیو نەما کە نەیتوانی ئەم ساڵ بۆ منە شعاری ئەم ساڵ لە 2021 ئەم ساڵ چیە recovery restoration land ئەم سێ وشەیە پاش شعارەکە چی بوو بڕمە سێدانە F بوو و هەروەها ئەم ساڵ ئەم سێ ئاڕەبن لەو دەست پێکرد بە کە ڕیکاڤەریەکەوەیە کە ڕیکاڤەری هەموو عالم بکرێتەوە لە دوای کۆڕۆنا بەڕاستی وای کرد کۆڤید-19 کە بۆ نمونە هەموو عالم تۆزێ بوەستێ لەو ئیشانەیە هەموو گرنگیەکە درا بە کۆڕۆنا ساڵی پار ئەم ساڵ شعارە گەورەکە ڕیکاڤەریەوەی کە لەمە ڕیکاڤەریە جیهان بێ خۆی بدۆزێتەوە دووبارە لە دوای کۆڤید-19 دەست کاتە بەم ئەکتیڤیتیانێک کە ساڵان کردویەتی ئێستا نەیکردووە پار و هەروەها ریستۆریشن ئەوەیە کە
ڕێستۆر دووبارە دروستکردنەوەی زەوی ئەمەیەکە ئەم ساڵدایان ناوە کە ئەم ڕۆکە باسی لێکرێ لە کۆستاریکا ئەوەیە کە لە 10 ساڵی داهاتووە بێن 1 بیلیۆن هکتاری مربع بڵین دووجا لە سەر گۆی زەوی ڕێستۆر بکەنەوە سەوزی بکەنەوە ئەمە ئیشێکی زۆر گەورەیە ئێستا 100 وڵات دەستیان داوەتێ کە هیوادارین بیکەن ئەمە شتێکی زۆر گەورەیە تقریبا ڕووبەرێکە بە قەت وڵاتی چین ئەگەر ئەم ڕووبەرە سەوز بکرێتەوە ڕێستۆر بکرێتەوە لە عالەما تەئسیر و کاریگەری لەسەر هەموو عالەم دانێ هەروە کە دیگرادیشن دروست بوو کە بە بیابانبوو دروست بوو ئیش نامێنێت جۆب کەمە بێتەوە گەرمی زەوی زۆرتر ئەبێ و هەروەها برسیەتی زۆرە بێت ئەفریقا لە وڵاتانە لە عالەمە لە یەکایەوە دوایەوە وڵاتانی لای خۆمان تقریبا دوایەوەیە خۆی شتێکە زۆر گرنگە بۆ ئەوەی کە بەرەنگاری بیابانبوونەوە بێ ئەوەیە کە ئیستقراری سیاسی وڵاتان ئەمە زۆر زۆر گرنگە وڵاتێکە ئیستقراری سیاسی نەبوو تووشی کێشەی ناوخۆی و شەڕ و اقتصادی کێشەی بوو ناتوانێت پارێکی زۆر تەرخانکە بۆ ئەم شتە لەبەرەوە ژیانی خەڵکەکەی برسیەتەکە لە پێشەوەی هەرچەند ئەم بە بیابانبوونەوە واکە کە بەعام هەموو عالم برسی بێت چەند ساڵی تر لەبەرەوەی بە بیابانبوون کە کاتە 1 میلیۆن هکتار لە زەویەکانی عالم لاچ و پرۆداکتیڤیتی نەما کەوابوو دروستکردنی خۆراکی نامێت فود سکیوریتی پێتە مەترسیەوە کە ئەوانەما برسیەتی زۆرە بێت لەسەر هەمووی عالەما پرسیارەکەی جەناب کە چی بکرێت ئەمە لە ئاستی وڵاتان و حکوومەتەکانە لە بیدایەتە چۆن پارێکی زۆر تەرخانکردنیەوە ئەبێ ئەو وڵاتە پێش هەموو شتە پلانی بێ پلانی 10 ساڵە پلانێکی 10 ساڵە 5 ساڵی هەبێت کە چی بک بۆ ئەم بەرەنگاربوونەوەیە لای خۆمان بۆ منە بەداخۆ لە کوردستان ئەم ساڵ بۆ منە بارانێکی زۆر کەمان بووە خۆی شتەکە دیزەرتیفیکیشن ئەندراوتە بۆ وشکیە ئەگەر هەر سیاستێکمان هەبێ هەر پلانێکمان هەبێ بۆ کەمکردنەوەی وشکی کابوو ئەو ئیشەکە تریشمان کردو ئۆتۆماتیکیان کابوو ئێمە ئەمساڵ بارانێکی زۆر کەمان بووە ئیشەکە ئەوەیە کە پاراستنی و دەستپێوەگرتنی ئەو سەرچاوە ئاوەکەمەی کە هەمانە بۆ ئەم ساڵانی کەم بۆ ئەوەی کە کاریگەری دانێ هەر ئەم شتێک ئەمە بین ئەم ساڵ کاریگەری بۆ بە بیابانبوون دانێ بەڵام ئەگەر کاتی بێ ئەگەر چون ئێمە وڵاتی نین فول وچکنین ئەڵە بە بیابانبوون لە وڵاتانی ئەرید زۆن ئەوانەی کە زۆر وشکە زۆر دروستە بێ وڵاتی ئێمە تقریبا معتەدلە تۆزێ بەرەو سەمی ئەریدی پێڵەن نزیکە و وشکیە کابوو ئێمە ئەتوانین ساڵانی تر ئیشی بۆ بکەین بەڵام ئەوەیە کە لەسەر وەقسەکەین کە پلانی حکوومەت دەتوانێت چی بێ کە چی بکات بۆ ئەم 15 ساڵی داهاتوو کە بەڕاستی ئێمەش بەرە بە بیابانبوونێکی زۆر نەڕۆین زۆر باش دکتۆر باسط ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد کە ئێمە هەرێک لە شوێنی خۆمانە یان وڵاتان لاستێکی باڵاتر ئەتوان چی بکەن با بینە سەر ئەم بابەتەش کە خۆی ئەم کێشەی بە بیابانبوونە زیاتر هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ چی؟ خراپ منیجمنتکردن یا خراپ بەکارهێنانی زەوی خۆی ئەگەر ئینسان نەبووە بە بیابانبوونیش نەبوو یعنی بە غەیری ئەو شتە سروشتێکە هەیە بەس کێشەکە ئانترۆپۆجۆنیک ئەفێکت ئەوەیە کە تەئسیراتی ئینسانی ئینسانە بەڕاستی بەکارهێنانی ئێمە بەس تێوەردانی دەستێوەردانی ئینسانە کە بۆ ئەوەی کە ڕۆ مەتریال یان خۆراکی خام ئەلۆ فوسیکیوریتی کە خۆراکی خام دروستکە بۆ دانیشتوانی زەوی کە بەردەوام زۆر ئەبێت و ئەمە پێویستیەکی هەمیشەییشە تازە ناتوانین بڵێ دانیشتوانی زەوی کەمەکەمەوە بۆ ئەو دانیشتوانە زۆرەتەوە بە خۆراک بەرهەمبێنی بەکارهێنانی خۆراک ئەبێتە بواری کشت و کاڵەوە کاتە بەڵام بواری کشت و کاڵچی ئاوی ئەوێ ئەم بەکارهێنانی ئاوا بە شێوەیەکی غەڵەت ئەم کشت و کاڵە بە شێوەیەکی غەڵەت بووتە هۆی ئەوەی کە بە بیابانبوون زۆر بێت بۆ نمونە هەموو خەڵکی ئەم وڵاتی خۆمان کە بە جادەکانە ئەڕۆن ئەبینن لە هەندێک شوێنە لە سلۆپێکی ئاوایە بۆ نمونە ئەم زەویە کێڵراوە ئاوا باشە ئەنی کەسانێک لە لادەکان بۆ نمونە کە ئەو زەویە بڵین عامیشە زەویەکی بڵین پرایڤەت یای کەسێک نییە بەداخەوە نابەرپرسانە ئەم زەوی ئەکێڵێت کە کێڵات دوای چەند ساڵ لە فاڵ ئەو خۆڵی شۆردەوە بە بیابانە بێت تاو 10 ساڵ بەشەکە ئەو پرۆداکتیڤیتی ئەو دروستکردنی خۆراکەی نامێنێ بەڵام بەداخەوە لایەنێک نییە لە ئێستایا کە بەنامە پێشتان باسی یاسا بوو یاسایەکی جوانمان نییە کە بەرەنگاری ئەم خەڵکە بێتەوە کە ئەو کەسە تێبگەین ئەمە گوێنتە داڵم 10 ساڵ پلان ئەوەیە کە گرنگترین شت ئەوەیە کە کەلتورسازی بکرێت کە ئەم تاک تێبگەێنرێ کە ئەو بڕمنە 1/2 زەوی بچووک لە سلۆپێکی زۆرە ئەکێڵە چەند ساڵێکا بە مێوەیەکا بەگەنم بەدەینی و ئەم زەوی دوای 10 ساڵ ئەمە مەڵکی ئەو نییە کە ئاوای لەکە چونمە زەوێنێکە کردنفرۆشتنی پێوەکرێ زەویەکی عامە و ئەمە سۆلدیپێدشنی دروست کردم کەسە یەک تاک توانی 4-5 زۆنم خراپکە ئەوەی سەری ئەوەی خواتیش بۆن ئەوە خراپە بێکەوە بوو بەس یاسایەکمان ئەوێ کە بەرەنگاری ئەمە بێتەوە یەک و دوو کەلتورسازی بکرێت کەلتورسازی ئەوەیە یا لە خوێن لە ڕێی مەکتەب و لە مناڵیەوە وایە مێدیا بەڕاستی ئێستا ڕۆژ سەرێکی سایتی ئەوە مەکرد ئەو ڕۆژی جیهانی لە کۆستاریکا بەشێکی زۆر گرنگی لە سوشال میدیا حتا لۆگیان بۆ داناوە لە ئینستاگرام لە فەیسبوک و هەروە مێدیاکان کە مێدیاکان چۆن دەتوان هاوکاری ئەو شوێنە بن کە پێڵێن USSDD ئەو UNUSCCDD ئەوەیە هاوکاری ئەوان بن مێدیا چۆن بتوانێت خەڵکی
هۆشیار بکاتەوە کاتە ئەم هۆشیاریە بەڕاستی هەنگاوێکەڵانی زۆر خەڵکی مەسەن نەیبیستێ وشەی بە بیابانبوون چییە چۆن ئەکرێت باشە کاتە ئەم هۆشیارە تەنها لە ڕێگەی میدیاوە پێویستەکە بڵاو بکرێتەوە دکتۆریا خۆت چەندین ڕێگەی تر هەیە چونکە ڕەنگە هەنێجار سەوزاییەکە خۆی هەبێت کە مرۆڤەکان قەدری نازانن بەداخەوە هەنێجار ئەسووتێ هەنێجار ڕەنگە ڕوبەڕووی شکان و دەرهێنانی دارەکان و ڕوبەڕووی ئەمانش ببێتەوە کە ئەمانە سەرجەمیان پەیوەندی با هۆشیاری کۆمەڵگەکەەوە هەیە ئەم هۆشیاریە بەدەر لە میدیا پێویستەکە بە شێوازێکی تر بڵاو بکرێتەوە ڕاستە ئەتوانین بڵین لە وڵاتانی ئێمە مدیا ڕۆلی زۆرتر لە ڕگە وڵاتان بۆچی لەبەرەوەی تەنها ڕێگەی گەیاندنی ئینفۆرمێشن یان داتا و زانیاری بە خەڵک لای ئێمە زۆرتر میدیایە خەڵکی ئێمە جۆرێکە زۆر سۆشیال میدیا بەکاری لە وڵاتان بۆ نمونە ئەنواعی گروپات هەیە زانکۆکان زۆر خەڵکی ئەڕۆنە زانکۆ ئێمە لەگەڵ جیلێکە قسە ئەکەین جیلێکی بەداخۆ لەوانێت تۆزێ بە تەمەنی زۆر و لادەکان کە ئەمانە بە هیچ شێوەی تازە ئەنی فێر نەکراون لە کاتی خۆیان ئەمە بمنە زۆر جا لە پرسە ژینگەکان لەم بەرنامە لەم کاناڵەوە باسەکەم کە ئەبێ لە خوێندنەکانە دەرسێکی ژینگەدان لە خۆشحاڵی ئەڵێندانرا بەجار نەتوانێت جێبەجێکردنەوە ئەبێ لە مناڵیە ئەم شتە تێبگەێنرێت بۆ خوێندکارێکی بچووکە لە مەکتەب خۆی ڕێگەی داتا و زانیاری گەیاندن بە کەسێک یان مەکتەبە یان دایک و باوکە ماڵەوە یان سوشال میدیایە یا میدیای شتێکی غێری ئەوەمان نییە بە هەرو سیانە ینی زۆرتر بەڵام لە ئێستا ڕۆلی میدیا زۆر زۆر لەم وڵاتانی شەقا خاستن کە زۆر لەگەڵ میدیا خەڵک بینی خۆشە لە وڵاتان لە ئەوروپا لەوانەیە کەسێکی دانیشتوی ئەوروپی ڕۆژی 1 ساعت ساعتیان هەر تیڤی نەبێت بە هیچ شێوەیە بەڵام لە وڵاتانی ئێمە کەسێکە دانیشە 6 ساعت لە بەرامبەر تەلەڤیزیۆن لە ڕۆژاکەوە بوو ڕۆلی میدیا چەند قاتی وڵاتانی ئەوروپی بۆیە من زۆر لەسەر میدیا ئەوەکەم لەبەرەوەی بەڕاستی گرنگە و ڕێگاکانی تر دایک و باوکە بۆ نمونە دایک و باوکە مناڵێکی بچووکە ئەگەر خۆی ئەو هۆشیارە ژینگەیە بۆ دروست کرد ئەو کاتە توانێت لە ڕێوە بگا بە مناڵەکانیشی بەڵام بەداخەوە چون جیلی کۆنی ئێمە تۆزێ ئێمە هۆشیاری ژینگەیمان هەمووی 15 ساڵە باسی دەکرد لە وڵاتی ئێمە وڵاتان لەوانێ 20 ساڵ لە پێش ئێمەوە لەوانەیە دایک و باوکانیش ئەو ڕۆڵی کە میدیا هێنا دووبارەیان بێت پەروەردە و ڕەنگە خوێندنی باڵاش ئەمانەش کاریگەری تەواوی هەبێ خۆی لەم هۆشیارکردنەوە چونکە هەندێک جار لە زانکۆکانە ئەمانەمان بیستووە یاخود بینی ومانە چەند ساڵێکی کەم ئەمە تەطبیق کرا کە خوێندکارانی قۆناغی یەکەم کە ئەچوونە زانکۆ لە خۆشیەوەی کە دەستپێکی خوێندنیان بوو نەمامێکیان ئەچاند لە زانکۆکە و دواتریش کە تەخەڕوجیانە کرد کە بڕوانامەکەیان بەدەستێنا بە هەمان شێوە نەمامێکی تریان ئەناشت ئەمە ڕەنگە خۆی لە خۆیان بە کللتورکردن بێت ڕەنگە هۆشیارێکی زیاترش بڵاو بکاتەوە بنێ خەڵکی هەروەی شەی کە ئێستا و کۆنڤێنشنەی کە ئەو سەد وڵاتەیەکەن ساوزکردنێکی ئاسایی کە چاندنی دارێکە و هەروە باسی ئاگرێت کرد ئاگرێکی لەو شتە زۆر گرنگانەیە کە تاین پۆلیسی دارستان ئەو دایرە ژینگە دەستەی ژینگە ئەو ئاگر بڕانێک کە لە هاوی نایکرێت کە چەند بار لەم بەرنامە باسی ئەومان کردووە کە شوێنێکە ئاگرێکرێت لە هاوینە بۆ من ئەوەش دووبارە شتێکە بەوە پێستی ئەو زەویە کە ڕۆیشت ئەو سەوزایە سەری کە ڕۆیشت ئەو کاتە ئەمرێت کە مرد بەرەو بە بیابانبوون ئەڕواچون تا سەوز بێتەوە چەند ساڵی تر کاتێکی زۆر زۆر 5 ساڵەیە کە ئەو شوێن دووبارە سەوز بکرێتەوە بوو بەرگریکردن لە ئاگرکەوتنەوە شتێکی زۆر گرنگە بوو بە بەرگریکردن لە بیابانبوون ئەوەروە و چون دێزەرتیفیکیشن زۆر لەگەڵ دراوتە لەگەڵ وشکیا دوبارە بێنە سەر باسی وشکی لە وڵاتی خۆمانە ئەم ساڵی خۆمان ئەم ساڵی خۆمان زۆر وەزعمان نائاسایی ئەمە 200 ساڵان پێش زان کە 1350 میلیمتر بارانمان هەبوو ئەم ساڵ 350 مان هەیە ئەم شتە لە ساڵ 25 ساڵانی پێش و ئاکا کە زەوی ئەمە ئەم ساڵ زۆر وشک بێ ئەم ساڵ زۆر لە خەتەری ئاگرکەوتنەوەیان ئەم ساڵ کە لە ئێستەوە توانن بۆ ئاگر بڕەکان ئەو شتانە ئیشی لەسەر بکەن بەڕاستی دارستان ئەو شتانەی ئەو دارە و دەستانەی کە بەرپرسن لەو ئیشە لەبەرەوەی ئەمە زۆر خەتەرە بۆ ئەم ساڵ و هەروە دەستپێوەگرتنی تاک لێرە ئەمێ بڕێن بە خەڵک بەڕاستی دەستپێوەگرتن و دەستپێوەگرتن بۆ ئاوەی کە هەمانە وایە ئەمساڵ ئاوکەم بەڵام ئەو ئاوەش هەر بەستە ئەگەر ئێمە بۆ نمونە ستانداردی عالمی دانراوە کە کەسێک 50 لیتر ئاوی پاکی بێت عالمیان لە ڕۆژە بەستە بەڵام ئێمە گەر حساب بکەن هەموو ماڵەکان حساب بکەن تانکێکی 2000 لیتریانە بۆ سێ ڕۆژ کە ڕۆژی 1000 لیتر هەر تاکێکی ئێمە 250 لیتر ئاوی بەراکەوێت لەندێ ئاوی ئێستەیە کاڵمە زۆرتر لە ئاستی پێویست ئامانێ بەڵام کەلتوری بەکارهێنانی ئەوەیە کە بۆ ئێستا ئەو کەسانێک سەری ئەمەکەن و ئەمە بین بزان کە بەداخستنی بە لوعایکی ئاو بە بەکانیان بە سیارە نەشتێکی کەم بە بەردرگا نەشتێکی کەم تۆ ئەتوانی هەنگاوێکی زۆر باشنی لە ماڵی خۆتەوە بۆ بەرەنگاربوون بە بیابانبوون کە چەند گرنگە کە چەند ساڵێت 20 ساڵێت بۆ نەوەکانی خۆمان بۆ نەوەکانی خۆتان ئەوەی کە چەند ساڵی تر ئێمە بە پرسیارەتیە بەرامبەر بۆ نەوەی داهاتی خۆمان کە ئەم وڵاتێک ئەم سەوزایەکە ئێسمانە ئەمەشمان نەمێنێەوە دوایەوە کوردستانێکی بە بیابان بوو و کە سۆلدەگردێشنتیا ڕوویا و هەموو شکایە و کاتە هیچ فریامان ناکەێت زۆر باش جەنابەت بەسی ئەوەت کرد کە بەداخەوە ئەم ساڵ کەمبارانی بۆ ڕێژێکی کەم بارانباریوە
خۆی باوەڕێک هەیە لەناو خەڵکە ئەوترێت بۆ نمونە هەر چەند ساڵ جارێک ئەمە لەوانەیە ڕووبات دواتر ئێماکەونەوە ئەو پرۆسەکە یان ئەو خولەکە کە ئەم جارە باران زۆرەکە ئەمە لانێ لای هەندێک لە کەسەکان ئەم خەمە بڕوێنێتەوە کە بۆ نمونە نات لە چەند ساڵێکە باران زۆر بوو هەمیسان سەوزایی زۆرەکە هەمیسان ئەو دارستانە کەلانێ سوتابێت گەشا کاتەوە کەواتە ئەم مەترسیە ئەڕوێتەوە لەو ساڵانە پێم خۆشە بەڕێزت لەلایەن زانستێکەوە باسی ئەم بابەتە بکەیت بەڕاستی ئەگەر ئێمە ئەم خولانە کە تێئەپەڕێنین وشکایی و دوایەوە هەمیسان بارانی زۆر واکات ئێمە ئەم مەترسی ڕوبەڕووبوونەوەی بیابانبوونە لە سەرمان بڕوێتەوە یان نامەترسەکە لەوە گەورەترە مەترسێکە بەتوانێت زۆر لەوە گەورەتە لەبەرەوەی ئەم شتە ئەم سیکلە دایمە بەردەوام نابێت ئەمە لە وڵاتی چین بۆ 4 ساڵان پێشمان کە 8 ساڵ لە سەرێک هەندێک شوێنە بێبارانی بوو ئەمە وای ئەم تەناوبە ئەبێت بەڵام لاوایە ساڵێک بە باران بوون بارانی زۆر بوون و دوایەوە 7 ساڵ وشکی ئەمە کەس دەرەقەتی نایەکەوە بوو ئەم کلایمت چێنج ئەم گۆڕانکاریە ژینگەیە کە لە بەڕێوەیەوە زۆر هۆکاری هەیە و کارەکە لەسەر ڕووی ئاستی هەموو عالەمە شتێک نیە کە شوێنێکی دیاری کراو بێ بەڵام هیچ مەرج نییە کە ئێمە 3 ساڵەوە پێش بارانمان هەبوو ئێستا دوای 3 ساڵ دووبارە ئەو ساڵەمان بۆ بێتەوە هیچ مەرجی لەوانەیە 4 ساڵ بەدوای کەوشکانیمان هەبێ بەداخۆ ئێمە بەکارهێنانی ئاوی ژەرزەویمان دەست پێ کرد وەرکە لایەنی خۆی بیرێک لێدا بۆ من ئاوی سەتح ئاوی بەشی سەرەوە کە خراپترین ئاوەکە بەکار بێت بۆ سەرەوە ئەو ئاوە وشکەکە و هەروەها زۆر نابەرپرسیارانە هەموو کەس لە ماڵی خۆی توانێت بیرێکی هەبێ و کەسێک نییە پێی بڵێ نا و بۆچی وەروە ئەگەر بیرەکەش هەیە ئەو لایەنی بەرپرسیار بێت بۆ نمونە چۆن سەعاتێ دانێ ماڵان سەعاتێ دانێ بۆ بیرەکەشی ئەو کەسێکە بە کشتتوکاڵی هێزەوی کشتتوکاڵی سەعاتێکی بۆ دابنێت بە ڕێژەیەکی زۆر کەم ئەو کەسە کە زانی ئەوێت پارێکی هەر تەنانەت ڕەمزیش ئەبێ بدا ئەو کاتە نایە بڵێ ئاوە لە ژەزەوی خۆی من نیە با بەکاری بێنم کابوو ئەبێت دوبارە سو لەسەر هۆشیاری تاک ئەم تاکە تێبگەیە کە ئەم ئاوەی کە لوای بەسی ئەو نییە هین هەموو دراوسێکێت هین چەند کیلۆمتر بە دەوری خۆیان ئاوی هەمووی ڕاکێشەکە بووم ئاوە هین ئەو نییە کە بەکاری هێنێ ئەمەیە کە بەڕاستی ئەم بەرپرسیارەتی لایەنی پەیوەندیدار ئەمە بکات ئەم ئیشە بکات کە کۆنتترۆڵی ئاوی ژەرزەوی بکات کۆنتترۆڵی خەڵکە کە بیریان هەیە هەروە تاک بتوانێت دەست بگرێت بە ئاوە هەرچەند بزانێت کە ئەمە مەسئولیاتی و ئەمە مەسئولیت بەرپرسیارەتی ئەوە بۆ نەوەکانی داهات بۆ منداڵەکەی خۆی و هەروەها نەوەی داهاتوو زۆر دەستەکانم بە زانیاریەکانت بە هیوایەوەی کە هەر یەکمان لە شوێنی خۆمانەوە هەست بەو خەمە بکەین کە بەڕاستی ئەم کێشە زۆر لەوە گەورەی بە قسەکەی دکتۆر باست کە ئێمە پاڵێکی بە ئاسوودەی لە بینەوە بڵێن لای ئێمە زۆر بۆ نمونە کارگەمانی زۆر هەوا پیس نیە زۆر ئەم کێشانە لە سەرمانە